با دروشمی چرایەک بۆ ڕووناکی نوێترین پێشانگای شێوەکاری بۆ یەکێک لە شێوەکارە هەرە دیارەکانەویش بەڕێز خالید ڕەزایە لە شاری کەرکووک کرایەوە. دیارە پێشانگاکە چەندین کاری قەبارە جیاواز و هەروەها وێنەی جیاواز و چەندین تابلۆی زۆر تایبەت پێشکەش بە ئاماجەبوان و بە بینەرانی پێشانگاکە کرا. لە هۆڵی سنتەری ڕۆشنبیری کەرکووک لەقی کەرکووکی سەندیکای هونەرمەندانی کوردستان سێمین پێشانگای شێوەکاری هونەرمەند خالید ڕەزایی کردەوە. پێشانگەکە بە ئامادەبوونی ژمارەیەک لە هونەرمەندانی شارەکە کرایە و چەندین تابلۆی شێوەکاری لە خۆگرت بوو. پێشانگاکە بە دروشمی چرایەک بۆ ڕووناکی ڕێکخرا بوو. من هونەرمەند خالید ڕەزا ئەمە سێمین پیشانگای تایبەتیمە لە ماوەی ساڵێکدا. ئەم پیشانگایە 32 تابلۆ لە خۆی ئەگرێ. مۆزای پیشانگاکە گوزارد لە انطباعی و تابیری و واقعی و ئەم شێوە ئین تابلوانەیە. یەکەم پیشانگا پێش 6 مانگ بوو، ئێستا سێمە خلال 6 مانگێکە ئەمە سێم پیشانگایە. 5/11 2023 یەکەم پیشانگام بوو، 13/5 2024 دووەم پیشانگا بوو، ئێستا ئەمە سێم پیشانگایە، یعنی دەتوانین بڵێن لە خلال ماوەی ساڵێکە سێمین پیشانگایە. بۆ فرۆشیش داماناوە ئینشاڵڵا گەرکەم وەگە نێریتێ تازە بەشکو ئێمە بە هیوای ئەوەی ئەم تابلۆکان گە فرۆشە یعنی بیکەین وەک هەدیەیەک بۆ سەندیکا و هونەرمەند کوردستان. خالید ڕەزا.